دووبارە سڵاو ئازیزانم جا هاتینەوە لاتان بۆی زیاتر لەسەر بابەتەکەمان بدوین بۆ ئەو مەبەستە میوانداری پرۆفیسۆر نزار محەممەد پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانمان کردووە. دکتۆر بەخێر بێت. دکتۆرەمە یەکسەر بۆ دەست پێ بکەم چۆن مامەڵە لەگەڵ دڵڕاوکیە یا بکەین دڵڕاوکی ڕۆژانە بەگشتی. من نازانم ئێوە باسی چیتان کردو پێشوەخت بەڵام دڵڕاوکێ شتێکی زەروریە بۆ ئینسان ئەگەر کەس دڵڕاوکەی نەبێ زۆر سەرکێش و بێباکە بێ لە ژیانە ئەوە طبعاً زەروریە و ئەبێ هەبێ بەڵام کاتێک کە دڵڕاوکیەکە زیایی کرد ئەوە وای لێ هات کە نەتوانی با بڵێن ژیانێکی ئاسایی خۆت بژیت ئەوە لەو حاڵەتە ئەبێ چارەسەر بکرێ ئەبێ ئەوەڵجار بزانین ڕێژەی دڵڕاوکیەکە کەمە یا زۆرە ئەگەر زۆر بوو ئەوە بێگومان پێویستەکە کە ینی عیلاجی تایبەتی بۆ بکرێ بۆ ئەوەی کەم بکرێتەوە بەڵام ئەگەر زۆر نەبوو یعنی ئاسایی نەبوو بەڵام نائاسایی بوو ئەما زۆریش نەبوو ئەوە ئاسانە ممکنە هەر خۆی تێپەڕێ و چاک بێتەوە و بە دوو با بڵێن متمانە بەخشین لەلایەن کەس و کار و دەوروبەری کەسەکە ڕەنگە پێویست بە هیچی تر نەکا کاتێک کە بوو بە نەخۆشی وتمان ئەو کاتە ئەبێ بە نەخۆشی کە ڕێیگرت لە ژیانێکی ئاسایی ڕۆژانە یعنی من مەسەرەن باوکێکم نەتوانم مناڵی خۆم پەروەردە بکەم من مامۆستایەکم نەتوانم بچم بۆ زانکۆ من با بڵێن کرێکارێکم نەتوانم بچم بۆ سەر ئیشەکەم ئەوە لەو حاڵەتە ئەبێ کەسەکە ڕاوێژ بکە ڕاوێژ بە کێ بکە بێگومان لێرە چەند کەسێک هەن کە چەند پسپۆریەک هەیە کە ئەتوانێت ڕاوێژیان پێ بکە مەسەلەن ئەتوانێت ڕاوێژ بە چارەسازی دەرونی بکە ئەوەی کە پێڵێن معالج نەفسی ئەتوانێت بە دکتۆر بکە ئەو کاتێش ئەو دکتۆرانش تەبان پلەیان هەیە کەی وای لێ هات کە حاڵەتەکە با بڵێن سەخت بوو و ئەو کەسانەی کە باسمان کرد نەیانتوانی یارمەتی کەسەکە بن ئەوە بێگومان ئەبێ بچێ بەلای پسپۆری نەخۆشە دەرونیەکە. زۆر چاکە دکتۆر یەکێکی تر لە حاڵەتەکانی تر هەیە کە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان و زۆرێک لە گەنجان پێوەی ئەناڵێنن ئەویش بیرکردنەوەیکی زۆر و بیرکردنەوەی قوڵ و ئۆڤەرتینکینە کە بەدەست زۆرێک لە ئێمەوە پێوەی ئەناڵێنین کە ئەمیش هۆکارەکەی بەدڵنیایەوە بەتاڵیە یاخود بێئیشیە زۆر جار وتراوە ئەڵێ شەڕ لە بەتاڵی و لە بێئیشی باشترە دکتۆر ئەمە لەوەوە هاتووە ئەگەر بڵێ تۆ شەڕ بکەیت لە بێئیشی باشترە واتە ئەگەر تۆ شەڕ بکەیت گوشاری دەرونیت کەمترە بێتەوە و مەترسی نەخۆشی دەرونەکانت کەمترە بێتەوە واتە مەجای بیرکردنەوە نامێنێ با هۆکارێکی تری بخەینە سەر ئەجا دوای باسی بکەین هەر بەتاڵی نییە بەعکسەوە سۆشیال میدیایە ئەوەی کە ئێستا یعنی جاران زمانی ئێمە تەلەڤیزیۆنێک هەبوو سێر دەکرد و ئایان و داڵ بۆ داڵ ئەگەر ئەوەش سێر بکردا دوای شەو ئەنووسی و بەیانی هیچ نەبوو و لە عەسرەوە دەستی پێکرد تاکو و نیوەشەو ئەنووسی ئێستاوا نییە ئێستا ئەنواعی میدیا هەیە کە کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکە ئەمە یەک دووهەمینیشیەوە باسی گەنجەکەن گەنج جاران ئەو تەموحە زۆرەی نەبوو کە ئێستا هەیەی بۆچی چونکە چاوی نەکرابووە نەیەبینی مەسەڵەن گەنجێکی لە تەمەنی خۆیان لە سویسرا چۆنەژی لە بەریتانیا چۆنەژی لە ئوسترالیا چۆنەژی لەبەرەوە زۆر بیری لێ نەکردەوە وەکو شتێک ئەڵێن قەناعەتی بە وەزعەکە هەبوو ئێستاوا نییە ئێستا ئەبینێ خەڵک بە نوعێکی کە ئەژی ئەم ناتوانێ طبعاً چی خراپتری ئەکا ئەم بێئیشەی کە بەڕێزت باسیەکەی کەوای لێ کردووە نەتوانێ بگاتە ئامانجەکانی نەتوانێ بگاتە چکە تموحەکان زیادی کردووە بەرز بووە یعنی با بڵێن بنمی چیە سەقفی تموحەکان زۆر بەرز بووە جاران تموحەکان تەنها سیارەیەک بوو و ژنێک بهێنی یا کچێک بوو شوو بکایە شتێکی لەو بابەتە ئێستاوا نییە ئێستا تۆ حەزت لە ژیانی پەمەییە حەزت لە ئەنواعی شتی تر هەیە ئەم گەنجانەی کە ئێستا هەن خەتی ئینتەرنێتە جلی مارکەیە ئەم ناوەشتانێ ئەمە هەمووی هۆکارە کە خەڵک زۆر بیر بکاتەوە و بێگومان ئەم بیرکردنەوەیە کاریگەریەکی خراپی هەیە لەسەر مرۆڤەکە اینجا ئەوە بوو چی بکەین بۆ ئەوەی یارمەتی ئەم جۆرە خەڵکانە بێن بێگومان یعنی میدیا دەورێکی گەورەی هەیە میدیا ئەتوانێ خراپ بێ ئەتوانێ باشیش بێ و کاریگەریە خراپەکە ئەفۆن ئەوەیە کە
ئەوەنەی تر مرۆڤەکە بێ هیواکە و بێ ئومێدەکە لە ژیانە و ئیتر وای لەکە تووشی حاڵەتی توندی بێت یعنی ئەوەی کە ئەڵێن دایم لە حاڵەتی سترێسا بێت وە لە عینی وەختیشە ئەتوانی بەعکسەوە نەخێر ئەتوانی چەندین ئامۆژگاری بکەی ئەتوانی مەشغوڵی قەیناکە ئیشی نییە ئەتوانێت هیوایەتێک بۆ خۆی بدۆزێتەوە ئیمکانیەتی نییە ئێستا ئەتوانێت بە خۆبەخشی ئیش بکە هەتاکو دەستی ئەگا بە ئیشێک بەم جۆرە ڕەنگە بتوانین یارمەتی گەنجەکانمان بدەین. دەستخۆش دکتۆر بە شێوەیەکی کورد باسی خۆبەراوردکردنت کرد بەڵام ئەگەر زیاتر باسی بکەین ئایا ئەو خۆبەراوردکردن و چاولێکەریە ئەکرێ بڵێن پۆڵێ نەکرێوەکو نەخۆشیێکی دەرونی چارەسەری چۆنە؟ دیاردەیەکە حاڵەتێکە گینا ئەوە نەخۆشی نییە حاڵەتێکە ئاینی ئیسلام ئینسانی فێری قەناعەت کردووە یعنی حتا لە بڵێن لەلایانی کۆمەڵاتیشەوە کورد ئەڵێ قاچت بەقەدەر بەڕێی خۆت ڕابکێشە پێت بەقەدەر بەڕێی خۆت ڕابکێشە مەبەستم چییە یعنی ئینسان بەو بەشەی کە هەیەی بتوانێت قەناعەت بکە طبعاً بە ئەلێرا شتێکی مهمت وروژاند ئێمە لە جیلی ئێمە وا فێربووین لە کەمەوە دەست پێ بکە وردە ئەچی بەرەو زۆرەکە بۆ ئەبێت تێبکۆشی بۆی بگەیتە لای زۆرەکە بەداخەوە ئەم سۆشیال میدیایە جیلێکی دروست کردووە من ناڵم ئەم جیلە خراپە ئەم جیلە لە ئەحداسەکانی ڕۆژاوە ئیسپاتی کرد کە زۆر لە ئێمە دڵسۆستر و نیشتیمان خۆشەویستی بۆ نیشتیمان ڕەنگە زۆر لە ئێمە زیاتر بێت بەڵام لەگەڵ ئەوەیشە بابەتێکی تا دروست بووە یەکسەر ئەوێ لە پڕێ بێ بە کوڕێ ئەوە نابێت یعنی ئەم تێکۆشانە و ئەمەی کە بە کرمانجی ئەڵێن خەباتکردن بۆ ئەوەی بگەیت بە ئامانجەکانی خۆت ئەبێ بەوا تێپەڕی اینجا بگەیت ئەمەوە ئەکاکە مرۆڤ ناڕەحەت بێ لە ژیانیا چونکە یەکسەر ئەوێ بگاتە لوتکە نابێ بگەیتە لوتکە ئەبێ وردە ئیشی بۆ بکەیت ئەگەر قەناعەتت بەو گەنجە کرد بەو کەسە کرد بەو مرۆڤە کرد کە ئەبێ ئیش بکە ڕنج بدا ئارەق بکاتەوە بۆ ئەوەی بگاتە ویستەکانی خۆی بەو نوعا ئەتوانی قەناعەتی پێبێنی کێشەیشی نەبێت زۆر چاکە دکتۆر ژینگە کاریگەریە کاتە سەرمان بەدڵ نییە و کاریگەریەکە سەر لایەنی دەرونیمان و لە ئێستا لە ژینگەیە کە ئەژین کە هەم لە جیهانە و هەم لای خۆشمان شەڕێک هەیە و ئەم شەڕە ئێخی تەواوی جیهانی گرتووە کە کەم تا زۆر کاریگەریە کاتە سەر دەروونمان جا کاریگەریە لاوەکەکانی و زیانەکانی ئەم جەنگە چییە لەسەر دەروونمان دکتۆرەکە بۆمان باسکەڵە طبعاً یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە اینجا ئالێرا با من بێمە پاڵ جیلی تازە جیلی زی و ئەلفا ئێمەی جیلی ئێمە ناڵم من بەڵام بەگشتی باسی جیهان بەگشتی ئەەکەم باسی تەنها سلێمانی و کوردستان ناکەم ئێمە بەداخەوە ژینگەمان وا تێکداوە بەم شێوازی ستایلی ژیانەی خۆمان و بەم تەماعی خۆمان کە هەمانە بۆ ئەوەی بە کەمترین کات خۆمان دەوڵەمەند بکەین ژینگەمان تێکداوە ژینگەیەکی زۆر خراپمان بەجێ هێشتووە بۆ ئەم جیلە تازەیە کە ئێستا دروست بووە ئەم جیلە تازەیە خەڵکی وەکو گریتایتی هەیە ئەو سویدێکە کچە سویدێ گەنجەکە کە ڕاپەڕی هەستا وتی ئەمە نابێ وابێ ئەبێت چاک بکرێ بەڵێ خراپی ژینگە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر مرۆڤ تۆ هەر سەیری مزاجی خەڵک بکە ئەو ڕۆژەی کە خۆڵە بارێ چۆنە ئەو ڕۆژەی کە زۆر گەرمە تەمان ئێستا بەداخەوە لەبەر ئەم زروفە ناخۆشە مەسەن کارەباکە خراپ بووە خەڵک کارەبای نییە سەرمایەتی نازانێت چی بکە ئەم ژینگەیە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر مزاجی ئینسانی ئاسایی اینجاوەرە ئەگەر یەکێک استعدادی تیا هەبێ بۆی تووشی حاڵەتێکی دەرونی ببێ ئەوە زیاتر لی دەرەکەوێت دەستخۆش دکتۆر ئایا وەکو چارەسەر چۆن چارەسەری ئەو حاڵەتە بکەین کاتێک کە کەسێک بەرمونە جەنگێکی ماوە درێژ چۆن کاریگەریە کاتە سەر دەرونی کەسەکەەوە چۆن چارەسەری بکەین ئەم جەنگە ئێستا ئێمە هەمانە نازانین ماوە درێژەیانە چونکە لەوە چ ئینشەڵا ماوە درێژ نەبێ بەڵام ئێمە بەوەیە تێپەڕین بۆ نمونە جیلێک هەبوو لە ساڵی 1970 تا 1970 جەنگی عێراق و ئێرانی بینی ئەو کاتە 8 ساڵی ڕێک جەنگ هەبوو خەڵک بە زۆر ئەبرا بۆ عەسکەری شەهید ئەبوو برینارە بوو معەوەق ئەبوو کێشە دروستە بوو
هەبوو کێشەی سیاسی دروستە بوو ترسی قسف و تیارە و ئەمن و ئەشتانە هەبوو ئەمە هەمووی کاریگەریکی زۆر خراپی لەسەر دەرونی خەڵکەکە هەبوو یعنی وای لێ هاتوو ئەو کاتە من عیادەم هەبوو لە هەولێر ئیشمە کرد ئەو ڕۆژەی کە ئینزارەکە لی باە ئەوەی کە پێڵەن سافرەی ئینزار یعنی وریاکردنەوەی خەڵکەوە ئاگاتان لە خۆتان بێ احتیمالە تیارەیەکی دوژمن بێ قەسفتان بکە ئەو ڕۆژەی ئەو سافرەی لی من عیادەکەم قەڵەباڵغتر ئەبوو لە ڕۆژانی تر بۆچی چونکە خەڵک یەکسەر تووشی دڵەڕاوکەیەکی زۆرە بوو تووشی قەلەقی و ترس ئەبوو ئەوەیشی کە خۆی دڵەڕاوکەی هەبووە زیاتر لی دەرەکەوت و لی خەستە بوو چی بکەین دڵنیاکردنەوەی خەڵک لە هەمووی گرنگتر نەهێشتنی ئیشاعات و واتویتی پێڵەن بە کوردی وابزانم بەعزێ ئیشاعە هەیە کە بڵاوە بێتەوە لە ناو خەڵکە کێش بڵاویەکاتەوە جاران پیانەوە تابووری شەشەم ئەوە ئەو کەسانن کە لە کاتی جەنگە قسەی غەڵەت و قسەی خراپ و شتیوان بڵاوە کردەوە بۆی ورەی خەڵک بشکێنن و خەڵک بڕوخێنن لەکوێ ئیستەیان بینیت لە چایخانەکانە لە چاوەڕێکردنی دکتۆرە لە چاوەڕێکردنی سەرتاشە لەوە خراپتر کە ئێستا ژەهرە و ئەبێ ئاگادار بین ئەویش سۆشیال میدیایە لەوە هەرە خراپتر ئەبزانم هەمومان دوو ڕۆژ لەمە پێشبینیمان هەل لە خۆی وتیان لە بەسرە تارێکی ئەمریکی کەوتۆتە خوارەوە و تەمان هین بوو AI بوو ینی ئارتیفیشیال ئینتەلیجنس بوو یعنی گەشت بووە دەرەجەیەک خەڵکەکە بە شێوەیەک بڕوای کردبوو هەموو هاتبوونە دەرەوە ئەگەڕان بە دوای فڕۆکەوانەکەەوە بۆی بیگرن یعنی مەقسەدم چییە ئەم جۆرەشتانە خەڵک وشیار بکەینەوە کە بڕوا بە هەموو قسەیەک نەکەن و قسە لە هەموو کەسێک وەرنەگرن بەرامبەر بەوە ئەرکی سەرشانی حکومڕانانی ئێمەیە کەوا ڕازگۆ بن لەگەڵ ئێمە کەوا بێنە ناومانەوە بێنە ناو خەڵکەوە خەڵک متمانە بە خەڵک ببەخشن کەوا لەگەڵمانان هەتا ئەخیر و چارەنووسمان هەموو بەیەکەوەیە ئەگەر ئەمە ببینین ئێمە لەلایەن ئەو کەسانی کە ئەمان بن بەڕێوە بێگومان دڵنەواییەکمان تیا دروستە بێ و هەست بە ئەتمێنان و ئاسوودەییەکەی زۆر دکتۆر یەکێک لە چارەسەرەکانی تر کە زۆرێک لە هاوڵاتیان و توانم بڵم وڵای خۆشم پشت بەوە بەسم بۆەوەی دەروونمان دروست بێت لەم کاتانەیە و دوور بین لە هەر دڵەڕاوکە و خەمۆیە کە لە کاتی ئەم شەڕ و جەنگەیە تووشمانە بێ بریتەلەوەی کە پشتگوێی هەواڵەکانە خەین واتە هەواڵێکمان بێتە بەردەم ڕاستەوخۆ هەواڵەکە لا بین یاخود سوشال میدیا یاخود ئەو میدیانی کە ئێستا هەیە وەکو خۆت ئاماژە و پێەیە سێری میدیاکان و سوشال میدیاکان ناکەین هەواڵەکان ناخوێنینەوە ئایا ئەم پشتگوێ خستن و ئەم ئیگنۆرکردن و پشتگوێ خستنی ئەم حاڵەتە چارەسەرە بۆ ئەوەی کە دەرون دروست بین لەم کاتەیە لەگەڵ ڕێزم بۆ چوونی هەنێک لە هاوکارەکانم کەسانێک کە ڕەنگە پسپۆری منیشان هەبێت من لەگەڵ ئەو ڕێیان نیم چونکە تۆ مەسەرەن بۆ نمونە پەنجەرەی ماڵەکەت ئەگەر شکابێ درزێکی تیابێ تۆ تەنها پەردەیەکی پێ بکەی بۆی نەیبینیت ئەی کەڕەشەبا هەڵی کرد تۆ چی ئەەکەی وەنیە لەبەرەوە بەڕای من جارێ پێش هەموو شتێ پێش ئەوەی ئەمە باس بکەم زۆر گرنگە باسی ئەوە بکەم لە کاتی ئەم جۆرە ڕۆژانی سترێسا کە پیاتێپەڕین گرنگ ئەوەیە ڕۆتینی ژیانی خۆمان نەگۆڕین یعنی مەسەرەن بەیانی ئەگەر سعات هەشت هەڵەساین لە خەو هەر سعات هەشت هەستین لە خەو ئەگەر مەسەرەن سعات هەشت ڕاضەمانە کرد هەر ڕاضەکەی جاران بکەین ئەگەر ڕیشمانە تاشی یا کچەکان خۆیان جوانە کرد بە هەر وەکو خۆی بمێنێ ئەگەر خۆمان ئەگۆڕی بە هەر وەکو خۆی بمێنێ ئەگەرە چوینە دەرەوە بە هەر وەکو خۆی بمێنێ بەڵام لە هەمان کاتیشە وریایی و حەزەر ضروریە اینجا بینە سەر ئەوەی ئێمە ئێستا باسمان کرد وتمان میدیا و سوشال میدیا و کەناڵەکان دەورێکی ئەتوانن باش ببینن ئەتوانن خراپیش ببینن باشەکە ئەوەیە کە ئەرکی سەرشانی من و ئێوەی بەڕێز ئەوەیە بگەڕێن بە دوای ئەو کەناڵانەی کە ئێمە متمانەمان پیان هەیە کەوا هەواڵی ڕاستمان پێ ئەدەن و لە هەمان کاتیشە ئەو کەسانن کە بڵێن درۆمان لەگەڵ ناکەن بەعزە جارێ مەسەرەن بڵاو نەکردنەوەی هەنێ خەبەری ناخۆش بازارێ باشە یعنی یەکسەر تۆ هەڵی فڕینەی بیەی بە خەڵکەکە بەڵام دوایی هەرە بێ باسی بکەیت خۆ تۆ ئەگەر یەکێک کوژرابێ نابێ بڵێ وەڵام نەکوژراوە ڕاستیانی بۆ نمونە ئێستا لە شەڕە لەگەڵ وڵاتێکە سەرۆکەکان کوژرا بوو
تاکو ئێوارەش نیانەوت کوژراوە بەڵام دوایی ئەلانیان کرد بۆیە ینی بەڕێی من گوێنەگرتن لە ئەخبار و بە هیچ شێوەیە گوێ لێ نەگریت و خۆتی لێفشاریتەوە ئەمانە ئەوە معناوێت تۆ ئاگا لە دنیا نامێنێ ممکنە شتێک بێتە سەرت بێتە بەر دەرگای ماڵەکەت کە تۆ خۆتت بۆ ئامادە نەکردووە وەختە شۆکێکی زۆر گەورە بێت بەڵام سترسێک کە تۆ خۆتت بۆ ئامادە کردوبێ بەبێ ئەوەی خۆت تێک بدەیت بەبێ ئەوەی بێڵی کاریگەریەکی خراپ پێبێ لەسەر تا ئەو سترسە کاریگەریەکەی تەسیرەکەی زۆر کەمتر ئەبێ لە سترسێک کە زۆر بەقوت بێ و لە ناکاوە بۆت بێت دەستخۆش دکتۆر هەندێک کەس هەیە کاتێکە ڕووداوێکی بەسەریە زۆر ئەڕوخێت هەنێک کەسیش بە پێچەوانەوە وانیانە ئەم جیاوازیە چیە جیاوازی ژینگەیە جیاوازی ژیانی مناڵی ئەو کەسەیە کە کاریگەری هەیە لەسەری هەمووی ئێستا ئێمە هەرسێکمان دانیشتوین لەگەڵ دووسێ بەڕێزی تر وەستاون لەگەڵمانە تەسویرەکەن یەک دوو بەڕێزی ڕەنگە لە کۆنتترۆل بێ ئەلەم ژوورە لە ناکاوە تۆ میزەڵانێک بتەقێنەرەوە باشە یان دوو لە ڕووی بینەران جرجێک بێتە ناو ئەم هینەوە ئەم ستۆریۆەوە هەر یەکە بە نوعێک کاردانەوەمانە بێت هەر یەکە تۆ ڕاکە یەقیژێنی چکە سەربینەکە کورسێکە من کە باسی تۆەکەم بزات باسی تۆ ناکەم باسی کچێکەکەم مەسەرەن تێگەشتی لە عینی وەختیشە من ڕەنگە بڵم ئامە چییە پیسە بەڵام برادێکی کە ڕەنگە پەلاماری جرجەکە با بۆی بیگرێ مەسەرەن یەکێکی کە مەسەر بۆی بیکوژێ ئیلا ئاخری ناقشیان نییە مەسەر من ئەڵێم با پیس نەبم پێی تۆ ئەڵێی با گازم لێ نەگرێ ئەوی کە ئەڵێ با وایرەکانم ئێمە خوای گەورە وا دروستی کردوین بەعزێک لە ئێمە هەر پێکهاتەمان یعنی بنیاتمان وایە کاردانەوەکانمان ریاکشنەکانمان جیاوازی تیا هەیە لەگەڵەوە ئەوانەی تر کە بەڕێزت باست کرد شێوازی پەروەردەکردنی یعنی تۆ مەسەرەن من باسی کاڵم تۆ مەبەستم تۆ نییە کچێک کە لە لادێ بە خێو کرابێ گەورە کرابێ لە جرج و مشکوشتیوان ناترسێ بە هیچ شێوەیەک بەڵام کچی ناوشار ئێمە لە سێمانی جاران ئەمانوت مناڵی عقاری کە بە کێکوشیر بە خێو کراوە ئەوە بێگومان نەیدیوە ئەو مشکەی نەدیوە ئەگەر دی بێتیشی دایک و باوکی دیوە کە لی ترساون ئەویش ترساوەلیان ژینگە دەورە بینێ شێوازی پەروەردەگرتن دەور ئەبینێ سێر کە تۆ مناڵی سلێمانی وەختی خۆی لە شەستەکانە کاتێک ئەیانت منعتەجەولەکە و وەختی شۆڕشی ئەیلول ئەو ناشتانە کە ئەیانت قلیشایەوە مەسەن عەسکەرێک ئەکوژرا لە ناو شاری سلێمانیە بەعزێک کەس ڕایە کرد خۆیانە شاردەوە بەعزێک کەسیش هەر گوێشیان نەهایە بەلانە زۆر ئەتیادی بوو بۆ چونکە ئەوەنەیان دی بوو خۆشە بوون یعنی با بڵێن هینێکیان تیا دروست بوو ڕزیستنس یعنی مقاومەتێکیان تیا دروست بەرگریەکیان تیا دروست بوو بەرامبەر بە ئەو سترێسەی کە دروستە بێ ئێستا مەسەرەن خەڵکی بەغاوان ئەوەنە تەقینەوە شتیوان ڕوویاوە ئەوان گوێنانێ ئەو پەڕی دەدەخە دوای تەقینەوەکە هەر دوکانێک یەت ماسیحای خۆیێنێ و وردە شوشەکان کووەکاتەوە خۆڵەکە کووەکاتۆ لایەبە لەبەرەوە بەڵێ بنیادی شخصەکە خوای گەورە چۆن دروستی کردووە شێوازی پەروەردەکردنی ئەو ژینگەیەی کە تایە پەروەردە بووە چۆنە زائیدەن کۆمەڵێک شتی تر وەکو میدیا وەکو شتی ترەوانەی کە کاریگەری هەیە لەسەر مرۆڤ زۆر چاکە دکتۆر زۆر جار کە کەسێک تووشی خەمۆکیەکی درێژخایە نەبێت کەسەکانی چواردەوری و خزم و دۆستانی و پێی ئەڵەن بۆ نمونە پێڵەن وا لە خۆت مەکە یا پێی ئەڵەن گوناحەوا لە خۆتەکەی پێویست ناکەوا لە خۆت بکەی وەکو لۆمەکردنێک بۆ ئەم کەسە کە هۆکاری ئەم خەمۆکی و دڵە ڕاوچەیە خۆیەتی جا حەزەکەم ئەومان تێبگەینی دکتۆر کە هۆشیاری بۆ هاوڵاتیان بڵاوکەینەوە ئەم خەمۆکیە بەدەست خۆمانە من خۆمم کەوا لە خۆمەکەم تووشی خەمۆکی بم یا گۆڕانێکی بایۆلۆجی جەستەیە لە مناڵ ڕۆیات ئەگەر لێمی قبول کەی من کەسێکی ئەکادیمیم بەعزێشت ئەو ترێ نایڵم تێپەڕێ بەسەرمانە لەبەرەوە داوای لێبوردنەکەم خەمۆکی درێژخایەن جیاوازە لەگەڵ خەمۆکی دوو جۆر خەمۆکی با هەربیکەین بە دوو جۆرە یەکێکیان خەمۆکیەکی درێژخایەنە کە زۆر تند نییە یعنی persistent depressive disordeری پێڵێن بەلایەنی کەمەوە دو سێ ساڵێکی هەر پێچێ بەڵام ناگاتە ئەو ئاستەی وەکو خەمۆکەکەی تر کە پێڵێن major depressive disorder بۆیە با تێنەپەڕێ ئەمە اینجا
هەردووکیان گۆڕانکاری دروستە بێ لە ناو مرۆڤە ئەو گۆڕانکاریە ئەبێ بە هۆکاری دەرکەوتنی ئەم خەمۆکیە ئەگەڕێمەوە ئەڵێم بعضێک کەس هەیە بۆ نمونە وەکو ڕاستە وەکو ماک تیانە هەیە داوای لە بردنەکەم عەفوەن وەکو ماک تیانە هەیە ینی احتیمالی توشبوونی بە خەمۆکی لە خەڵکی کە زیاترە لەبەرەوەی عائیلەکەیان کە سوکاریان نەخۆشی خەمۆکییان تیا هەیە ئەگەر سترسێک تێپەڕێ بە سترسێکایە بە حاڵەتێکی خراپە تێپەڕێ ڕەنگە لێی دەرکەوێ خەڵکی کەش هەیە ئەوەی تیان نییە بەڵام تەنها سترسەکەیە سترسە گەورەکەیە کە کاریگەری هەیە لەسەری و کەسێتەکەی لەو نوعانەیە کە ئەو سترسە وای لێکە تووشی خەمۆکی بێ لە هەردووکی خەتای خۆی نییە یعنی کە تووشی ئەم حاڵەتە بووە ڕاستە من و تۆ هەر کەسێکی کێش ڕەنگە پێی بڵێن کاکە تۆ بۆ لە خۆت ئەەکەی تۆ بۆچی تو فەرقت چیە لەگەڵ ئەو خەڵکە بۆچی نابێ وای پێ بڵێ ئەبێ بڵێ ئەوە تۆ توش بووی ئێمە یارمەتیت ئەین پێش هەموو شتێک خوای گەورە یارمەتیدا ئێمە یارمەتیت ئەین دکتۆر هەیە دەرمان هەیە عیلاج هەیە چارەسەر هەیە هەموو پێکەوە خۆیشت ئەبێ هەوڵ بدەی لەگەڵیا بەو نوعاتوانی زاڵبی بەسەر نەخۆشیەکەتە اینجا طبعا دەرمانەکانیش جیاوازە بە پێی نەوعی خەمۆکێکە ئەو خەمۆکەی درێژخایەنەکەی کە باسمان کرد کە persistent depressive disorder ناوێکی تری هەبوو 10 ساڵ یان 15 ساڵ لەمەوە پێش پیانۆ دستایمیە ئەوە چارەسەرەکەی جیاوازە و ئاسانترە ئەمەکەی تر کە major depressive disorder چارەسەرەکەی ناڵێم زەحمەتە بەڵام ینی چارەسەری قورسری ئەوێ ئەگەری ماکە خراپەکان کە لە هەمووی خراپتر خۆکوشتنە لە major depressive disorder زۆر زیاترە و بۆیە نابێ ئیهمال بکرێت نابێ فەرامۆش بکرێت لە عینی وەختیشان نابێ پێ بوترێت بڕۆ خۆت چاکەرەوە ئەمە چیتە ئێمە ئەوە بینین مەسەرەن لە دائیرەیەکە یەکێک ئەم حاڵەتێ هەیە مدیری دایرەکەی مەسەن لێ تووڕابێ پێی ئەڵێ یا ڕەفیقەکانی لێ تووڕابن یا لە ماڵێکە عینەن شت بە تایبەتی ئەگەر ماڵەکەەوە نەوشیاری دەرونی نەبێ لەسەر نەخۆشە دەرونیەکان عینەن شت لێ تووڕابن ئەوە خراپەتەوە دەستخۆش دکتۆر باسێکی کاریگەری خێزانمان بۆ بکەیت بە تایبەتی لەو جیلە ئێستا چووکە جیلی ئێستا جیلی ڕابردوو زۆری فەرقە پێگومان خۆت لەوانەیە لە کلینیکەی خۆتا بینی بێت کە جیاوازەکەی چەند زۆرە ببوونی ئەو شتانێت تاوانەی کە هاتوون بە تایبەت سۆشیال میدیا اینجا خێزانەکان بە تایبەت دایک و باوک چۆن هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکان یاخود هەرزەکارەکانیان بکەن بۆ ئەوەی کە پێگەشتوویەکی تەندروستی لێ دەرچێت من ناکەم بە ڕیکلام بەڵام چەند ڤیددیۆیەکم بڵاو کردوەوە لەسەر ئەم بابەتە لە یوتیوبەکەی خۆمان بەڵام باباسی بکەم طبعا کۆنفلیکتێکی گەورە هەیە یعنی با بڵێن سراعێک یا بڵێن ململانەیەکی گەورە هەیە چونکە شێوازی پەروەردەکردنی خەڵک جیاوازە جیلی ئێمە نەوعێکە جیلی مۆبایل نوعێکی ترە جیلی ئینتەرنێت نوعێکی ترە و جیلی سمارتفۆن و ئەپلیکیشنەکان نوعێکی ترە وەکو وتم جیلی ئێمە بڕوامان بەوە بوو کە ئینسانە بێ تێبکۆشێ و زۆر ئیشێکی قورس بک بۆی بگاتە ئینی خۆی ئەم جیلە تازانە ئەیانوێ زوو بگەنە ئاواتی خۆیان بەس لە عینی وەختیشە یعنی بڕوایان بەوە هەیە کە ئەبێ نیشتیمانیان خۆش بووە و ئەبێ ئەوە ئیسپاتیش بوو بۆمان ئەو تا لە ڕێپێوانەکان دەرکەوت ئەبێ یعنی با بڵێن هەردوو لە دانوستانێک بکەن دانوستان یعنی چی دان و وەرگرتن ینی بیەی وشتیش وەربگری ستان بیسێنیت لەبەرەوە ئەبێ جیلە گەورەکانی وەکو ئێمە لێیان تێبگەین و بزانین کەوا ئەمان شێوازی پەروەردەیان بەنەوەیەکی ترە ئەمانە جیلێکن کە هینیان بینیوە سۆشیال میدیایان بینیوە سمارتفۆنیان هەبووە ئەپلیکیشنەکانیان بینیوە با بڵێن ئێستا ڕێگە هەیە بۆ گەیشتن بە دەوڵەمەندی زۆر بە ئاسانی خۆشەرت نی هەموو کەسێکیش بتوانێت بگاتە ئەو ڕێگەیە یعنی گەنج هەیە ئەوەنەی باوکی و باپیری پارە پیاکە ئێستا بە بەعزێ ڕێگە ئەوە تەڵعاً هەر کەسە و بە پێی قابلێتی خۆی و توانای خۆی و ئەو بەهرەیەی کە خوای گەورە پێی بەخشیوە لەبەرەوە ئەگەر تەفاهومێک هەبێت نەجی لە گەورەکە
بە ناشرینی قسە لەگەڵ جیلە تازەکان بکە و بەردەوامی ڕخنەیان لێ بگرێ و پێیان بڵێ ئێوە بێکەڵکن و ئێوە سعادیان زەی بەیانی لە خەو هەڵەسن و ئێوە واکەن و واکەن و ئێوە شەو تا بەیانی خەریکی خۆی خەریکی مۆبایلەکەی تجارەتی پێەکە یاسایی پێەکە تۆ پێ بڵێ خەریکی تلیاکی مەسەرەن وەکو تلیاکیت لێ هاتووە ئەگەر بەم شێوەیە تەعامل نەکرێ بە شێوەیە کە هەم جیلە تازەکە قوبوڵیکە و هەم جیلە کۆنەکەیش قوبوڵی بکاکەوە ئەم جیلە تازەیە بە نوعێکی کە بیرەکاتەوە وازەم ئەگەینە ئەنجامێکی باش بۆ هەردوو لا و هەردوو لاژەی بینەوە. باش دکتۆر باسێک لە حاڵتێکی کە بکەین کە وەکو دیاردەیەکی لە هاتووە سەر لە نێوان دایک و باوکانە کە بەراوردکردنەکەن لە نێوان مناڵەکانیانە یاخود مناڵی کەسێک و مناڵی دراوسەکەی بۆ نمونە. دکتۆر ئەمە چ گرنگە لە دایک و باوکان تێبگەێنین کە بازنەی بیرکردنەوە و بازنەی تێگەشتن و بازنەی گەشەکردنی مناڵێک بۆ مناڵێکی تر جیاوازە ئەم بەراوردکردنە چ کاریگەریە کاتە سەر دەروندروستی مناڵەکان؟ ئەی ڕوخێنێ هینێک هەیە دەستەواژەیەک هەیە کوڕی خەڵکی بڕی خەڵکی کچی خەڵکی بووکی خەڵکی مناڵی خەڵکی تێگەشتی مردی خەڵکی تێگەشتی ئەمانە هەمووی ڕوخێنەرن هەمووی شتێکی زۆر خراپن تۆ ئەبێ ئەوە قوبوڵکەی کە ڕزقەکە خوای گەورە دابەشیەکە ئەوە پێش هەموو شتێ ئەبێ ئەوە قوبوڵکەی و ئەوەش قوبوڵکەی کە هەر کەسە و توانایەکی هەیە یعنی خۆ لە زمانی منە نازام چەند کەس لەدایک بووە لە ساڵی با بڵێن ڕسمەکەی 1952 بەس غێرە ڕسمەکەی 53 ئەو ساڵە ئەو ڕۆژەی کە من لەدایک بووم ڕەنگە 1000 2000 3000 کەسی کەش لەدایک بوو بێ خۆ هەمومان نەبووین بە دکتۆر هەمومان نەبووین بە تاجر هەمومان نەبووین بە ڕێیس جمهور هەمومان نەبووین بە شتێکی تر لەبەرەوە ئەبێ قەناعەت بەوە بکەی کە بەشەکانمان تنوا تەوزیع کراوە هەر کەسە و بە پێی کەسێتی خۆی بە پێی حەز و ئارەزوەکانی خۆی بە پێی تواناکانی خۆی بە پێی زروفی خۆی بە پێی ئەو وەختەی کە ژینگەی کە تایە ژیاوە یعنی من خەڵک ئەبینم لە تەمەنی منە ڕەنگە IQ یعنی بڵێن پلەی زیرەکیەکەی زۆر لە من بەرزتر بێ ڕەنگە مثلەن ئەبینم فڕاشی مەکتەبێکە یا بڵێن لەگەڵ ڕێزم کاهوە فرۆشێ من تەکیدم ئەوەی بۆ من ڕەخسا ئەگەر بۆ ئەوش بڕەخسایە زۆر لە من زیرەکتریش دەرەچوو لەبەرەوە یعنی مەقسەدم زۆر لە من سەرکەوتوتر دەرەچوو لە ژیانیا اینجا ئەبێ ئەوە قوبوڵکەین کە تواناکان جیاوازە یعنی خوای گەورە شتەکان بە جیاوازی تەوزیعەکە بەسەر خەڵکە و لە هەمان کاتیشە هەر کەسە و ظروف و مەسەن خەڵک هەیە کوڕی گەورەی ماڵ بووە نەیتوانیوە با بڵێن بخوێنێ خۆی کردووە بە قوربانی بۆ ئەوانەی تر اینجا بۆیە ئەم بەراوردە فڵان لە تۆ باشترە جارێ لە مەکتەبە مامۆستا ئەگەر ئەوە بکە ئەوە هەر زۆر هەڵەیە بۆیە ئیستا ئەوە لابرا ئەگەرتان لێبێ ئەم ساڵ یەکەمەکان ناهێنە سەر تەلەڤیزیۆن و دەستخۆشیان لێ بکەن و ناویان بخوێنەوە بەداخەوە تازە دەرکی پێەکەی نێمە خۆی ئەوە زۆر دەمێک بوو دڵکمان بۆ بکردایە شتی تریش هەروەها لە ماڵەوە یعنی جیاوازیکردن لە بینی مناڵەکانە لەسەر ئەو ئەساسە ئەوە بەڕێی من ڕوخێنەرە و نەفسێتی ئەو کەسە ئەڕوخێنێ و خۆشەویستی کەمەکاتەوە لە بینی ئەندامانی خێزانەکان یا ئەندامانی ئەو شوێنەی کە ئەم جۆرە هەڵسوکەوتەی لەگەڵاکرێت. زۆر دکتۆر یەکێکی تر لە هۆشیارەکانی دەرونی کە پێویستە بەڕاستی لە نێوان هاوڵاتیانە بڵاو بکرێتەوە ئەویش ئەوەیە کە زۆر کەس پێی وایە ئەگەر نەخۆشیەکی دەرونی هەبێ پی عی بە سەردانی دکتۆری دەرونی بکە یا خۆت بۆ نمونە یەکێک پێی بڵێ بڕۆ سەردانی دکتۆرێکی دەرونی بکە ئەڵێ خۆ من شێت نیم بۆچی سەردانی دکتۆری دەرونی بکەم بەڕاستی ئەم بڵاوکردنەوەی هۆشیاری دەرونیە گرنگە زۆر گرنگە کە لە هاوڵاتیان تێبگەێنرێت و تۆزێ باسی ئەو گرنگیەمان بۆ بکە تۆزێ باسی ئەو هۆشیاریەمان بۆ کە بۆ هاوڵاتیان کە ئەو قسەیاکەن ئەڵێن خۆ من شێت نیم بۆچی بچم بۆ لای دکتۆری دەرونی بەشی یەکەمیان ئەوەی نەکاڵێ من شێت نیم بەشی یەکەمیان کە خەڵک پێعی بە بچێ بۆ لای نەخۆش پسپۆری دەرونی هەموو جارێ قسەیەکەکەم ئەیڵێمەوە لە هەموو چاوپێکەوتنێکە ئەیڵێمەوە من ساڵی 1970 یەکەم جار کلینیکم کردەوە لە هەولێر کلینیکی تایبەتی خۆم ئەو کاتە نەخۆشەکان کە ئەهاتن بۆ لای من چاوەڕیانە کرد ڕۆژ ئاوا بێ دنیا تاریک بێ
اینجا ئاهاتن بۆ کلینیکەکەم بۆ ئەوەی خەڵکی ئەو دەوروبەرە نیان بینێ و نیان ناسێتەوە. ئێستا لەخوا بە زیاد بێ ئەوە گۆڕاوە. طبعا لە هەمان کاتیشە ئەوەی دووهەمیش باس کەم اینجا پێ دەڵم چی بکەین هەردووکی بەیەکەوە ئەلکێنین بەیەکە و چی بکەین. ئەوەی دووهەمیش جارێ ئێمە وشەی شێت هەر بەکار ناهێنین وشەی شێت لە ناو عامەتی خەڵکە ئەتیادیەکەوە تۆ شێتی واکەی ئەوە مانای ئەو نییە بڵێ تۆ نەخۆشی بەڵام ئێمە هیچ نەخۆشێکی دەرونی بە شێت نازانین و زۆر جار کەوتوینەتە ئیحراجیەوە لەگەڵ خەڵکی زۆر گەورە بە پلەی وەزیر و بە پلەی لە وەزیر گەورەتریش و تومانە زەحمەت نەبێ کە ئێمە دانیشین ئەو شەیە بەکارمەهێنن ئەمانە نەخۆشن ئەمە نین یعنی ئەمەی کە ئێوە باسیەکەن هەموو نەخۆشی دەرونیان هەیە لەبەرەوە عیب نییە ئینسان تووشی نەخۆشی دەرونی ببێ بەڵام ئەوە ئێستا وەکو جاران نەماوە بەڕێزان یعنی ئێستا من یەتە بیرم هەر لەم کورساتە هێشتا ئەوەنە پێش نەکەوت بوو وەکو ئێستا ئەم بەرنامەی کە بەیانیان پێشکەشیەکەن هەڵمەتێکم دەست پێ کرد لەم کورساتە لەسەر وشیاری دەرونی کە بریتی بۆ عیلاقی بم بابەتەوە هەبوو ئەو کاتە هەر ئێمە یەک دوو کەس بووین لە سلێمانی هەنێک لە خوێندکارەکانم کە ئێستا لەخوا بە زیادبی هەموو دکتۆری گەورە گەورن و ئێوە ئەیان هێنە سەر تەلەڤیزیۆن قسەتان بۆکەن حتا خوێندکارەکانی دکتۆراکە ئەو کاتە ئەیان خوێن ئەوانیشم هێنا سەر تەلەڤیزیۆن یا خۆیان هاتنە سەر تەلەڤیزیۆن باسی وشیاری دەرونیانە کرد ئێستا تقریبەن ئەوەشمان لەبیر نەچێ کەناڵ نییە لە کەناڵەکانی میدیا و سۆشیال میدیاکان ئەگەر بەرنامەی تەندروستی تیانە بێ و لە ناو بەرنامەی تەندروستیە ئەگەر بابەتی دەرونی تیانە بێ ئەوە تقریبەن زۆر کاڵ بۆتەوە ئێستا و خەڵک جاری وا هەیە طبعا لایەنێکی خراپیشی هەیە لایەنە خراپەکەی ئەوەیە مەسەرەن لە سۆشیال میدیاکە ئەڵێ ئەمە نیشانەکانی پانیکە تۆقین یە بۆ عیادە ئەڵێ سەلام عەلەیک عەلەیکە سەلام فەرموو کاکە وەڵام من تۆقینم هەیە کاکە پێم بڵێ تۆ نیشانەکانت چییە بۆی پێم بڵێم تۆقینت هەیە یانە یعنی تقریبەن وەکو ئینتەلایەکی لێ هاتووە ئەو وشیاریەکە بەڵام بەداخەوە بەلایەنە خراپەکەی نەک بەلایەنە باشەکەی لەبەرەوە ئەوە زۆر کاڵ بۆتەوە و خەڵکی تریش کە هێشتا ئەوەیان نەدیوە با بزانن عیب نییە ئینسان تووشی نەخۆشی دەرونی ببێ من زۆر ڕێز لە ناوی ناهێنم هونەرمەندێکی زۆر ناسراوی کوردستان ئێمە هەمومان بە چاوێکی زۆر بەرز سەیریەکەین لەسەر تەلەڤیزیۆن وتی من تووشی نەخۆشی خەمۆکی بووم و دکتۆرێکی دەرونی چارەسەری کردم ئەمانە یعنی خەڵکی نەکات هان ئەدا بۆەوەی شەرم نەکەن و سڵ نەکەنەوە دەست خۆش دکتۆر زۆر بەخێربێت زۆر سپاس دەکەین پرۆگرامەکەمان پڕ کرد لە زانیاری زۆر سپاس زۆر خۆشحاڵ بین دکتۆریان زۆر بەخێر بیت جا ئەزیزانم ئێمەش هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە و هیوادارین سوودی تەواوەتیتان و وەڵامی هەموو پرسیارەکانتان وەرگرت بێ جا ئەزیزانم ئێستش کاتی بانگی پیرۆزی ئێوارەیە و ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قوبڵ بێت و هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت.